گوێگران و بیسەرانی ڕادیۆی دەنگیگەل لە هەر شوێنێک گوێبیستی من سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەنامی پرس. پرسیەم جارشمان تایبەتە بە بەکارهێنانی هێزەکانی پاسەوانی سنوور لەلایەن پەدەکەوە و بڕیارەکانی دادگای فیدراڵی. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامە نووس هاوڕێکاروانمان کردووە. هاوڕێکاروانمە خێر بێت. سپاس. زۆر سوال بۆ بەڕێستان. سەرەتا گەر مانوێ خوێندنەوە بکەین بۆ بردننی ئەو هێزەی کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا براوەتە سنوورەکانی شیرازێ و بە ناوی پاسەوانی سنوورەوە جوڵیان پێکراوە. بێگومانم بۆ ئێمە ڕووناشکرایەکە لایەن پەدەکەوە بەکارهێنرێن ئەو هێزە، بەڵام گەرمانێ بە شێوەیەکی گشتی پێناسەیەکی یاخود مانێشرۆڤەی ئەم هەنگاوەی پەدەکە بکەین و هۆکاری بردننی هێزەکانی پاسەوانی سنوور دوجار بە تەفاسیل باسی دەکەین. سپاس بۆ مزارفەتە. بەڵێ بێگومان خۆش لە بەشێک لە پرسیارەکان ئاماژەت پێدا. ئەو هێزە لە ژێر ناوی پاسەوانی سنوورە، ئەگەر ناپەیوەندی بە پاسەوانی سنوورەوە نیە، تەنها منحەو بودجەیان لە حکومەتی عێراقیەوە دابینەکە دیارۆکە ڕۆژنامە نووسێک ئێمە لەوەی هێزەکە جوڵەی پێکراوە، چاودێری هێزەکەکەین و بنکۆڵکاریەکەین لێکۆڵینەوەکەین پرسەکەین دەربارەی ئەو هێزە، ئەوەی کە بۆمان ڕوون بۆ توانێت هێزەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستانن لە ژێرناوەکانی هێزی ڕۆژ و هێزی گوڵان و هێزی دەستگای پاراستن و هاوکات هێزەکانی یەکەی هەشتا کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانن و لیوایە کام لیوایە ناوی پاسەوانی سنوورە و پارتی دیموکراتی کوردستان خۆی داڕشتۆوە بەڕێوەبەری لیواکە هەر پارتی دیموکراتی کوردستانێکێکە لە خاڵەکانی مەسعود بارزانی هیچ فەرمانێک لە حکومەتی عێراقیەوە وەرناگرن و هیچ ئەو هێزە جیاواز لە نەتەوەی کورد هیچ نەتەوەیکی دیکە لەناو هێزەکەتا جێ ناگرێت، واتە بە هیچ شێوازێکەمە دەزانی پاسەوانی سنوور پێکاتۆ لە سەر جەمنەتەوەکان بە کورد و عەرەب و تورکمان و تەواوی پێکاتەکانی ترەوانێ. بەڵام لەم هێزەی کە بەناوی پاسەوانی سنوورەوە دامەزراوە هیچ نەتەوەیەکی تر جێ داناگرێت و ئەوانە جیان تێداگرتووە کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان پێشتر چەند کەسێک لە ناوم هێزەیە هەبووە کە وەلا یاخود سەر بە پارتی دیموکراتی کوردستان نەبوون یاخود بڕیارەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕەت کردوتوانێ سەرجەمیان تەسفیە کراون، بەشێکیان زیندانی کراون، بەشێکیان هەتا ڕوبەڕووی تیرۆر بوونەتوانێ. بۆیە سەرف ئەو هێزە سەر بە پارتی دیموکراتی کوردستان و هیچ پەیوەندی بە حکومەتی عێراقیەوە نییە، تەنها ئەوەیە کە ئاڵای عێراق و ناوی پاسەوانی سنوور بەکاردێنێ بۆ جوڵەکردن بەم هێزانە و ئەو شوێنەشی کە بۆی جوڵاوە هیچ پەیوەندی بە سنوورەوە نیە. باسی و شوێنەشەکەین، بەڵام ئامانج بۆ بپرسم بۆچی جوڵاندن و بردننی ئەم هێزە لەم کاتەدا لەلایەن پەدەکەوە بێگومان باسی وشمان کرد کە باسەوەکەین بۆ ئەو مۆقعی جوگرافیای ئایا ئەرک و فەرمانی هێزەکانی پاسەوانی سنوور جێگیربوونە لە خاڵە سنوورەکان لە بینی دوو وڵاتدا، بەڵام ئایا ئەم هێزەی کە ڕۆشتووە براونەتە بەر کوێ و ئاماژ لەمە چیەوە بۆ لە ئێسادا پەدەکەم هێزەی جوڵانەوە؟ بەڵێ کاتێک تۆ شیکاری بۆ هێزەکەکە هێزەکە هێزی کێ و چێ فەرمانداری و هێزاکە ئیتر ئەمانە خۆی وەڵامی کۆمەڵک پرسی دیکادنەوەوانی دیکە بە دوای خواتن. جا لە سەرەتا هێزی پاسەوانی سنوور پێویستە لە خاڵی سفرا بێت، لە نێوان دوو دەوڵەتا بێت، لە نێوان سنووری هەرێمی کوردستان و تورکیا بێت، یا لە نێوان سنووری عێراق و تورکیا بێت، یا عێراق و ئێران بێت، یا عێراق و سووریا بێت. پێویستە لەم خاڵی سفرانە بێت. بەڵام ئەمانە هاتوونە ناوچەیەک کە 40 کیلۆمەتر هەنێک شوێن 50 کیلۆمەتر تا ئاگاتە نزیکی 60 کیلۆمەتر دوورە لە سنوورەوانێ، هاتوتە نێو قوڵای خاچی هەرێمی کوردستان و ئەو شوێنانن کە هێزەکانی گەریلای ئازادی تێدا جێگیرن و بە تایبەتی ئەو ناوچانن کە ئێستا ڕوبەڕوونەوەی قورسێ لە نێوان گەریلاکانی ئازادی و دەوڵەتی داگیرکاری تورکیا. ئەمە لێرەدا خۆی وەڵامی پرسیارەکە داتوانێت کاتێکم هێزانە بە فەرمانی پارتی دیموکراتی کوردستان جوڵە پێکرێ بۆم ناوچانە دیارە کازانی لە پێشتردا ئەردۆغان و دەوڵەتی فاشستی تورکیا ئاماژەی بەوە داوەکە هێرش و پەلامار و داگیرکاریەکانی لەژێر ناوی ئۆپراسیۆن و نازانم کۆمەڵەشتی دیکە بۆ سەر باشووری کوردستان لە هاوینێم ساڵدا درێژە پێدەن و چڕترەکەنەوانێ و بڕیاری فراوان کرد لەو چوارچێوان داوان لە حکومەتی عێراقی کردو بەشدار بێ و داوان لە لایەنە سیاسیەکانی باشووری کوردستانیش کردوکە تێیدا بەشدار بێ. یەک لەو لایەنە سیاسانە پارتی دیموکراتی کوردستانن هەتاوەکو ئێستاکە کە ئێمە قساکەین و بەرنامەیەکەین
وەڵامی یەکلاکەرەوەی نەداوە بە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەڵام کەم تا زۆر ئەوەی کە هەبێت جوڵە بەم هێزانەکات و لە ئەچێتە ناوچەکانی ژێردەسەڵاتی گەریلا یعنی ئەوەی کە وێنە ئەکرێ خواستێتی لەم جەنگە بەشداری بکات بۆ چیش لەبەرەوەی ئێمە ئەزمموی ڕابردوومان هەیە پارتی دیموکراتی کوردستان خیانەتی سیوێکی یابی هەیە 16 ئۆکتۆبەری هەیە ئاش بەتاڵی هەیە ینی ئەم حیزبە کۆمەڵێک ینی بەرێ کوردستانی هەیە کە دروستی کردو دژی هێزەکانی ڕۆژهەڵات شەڕیان کردو لەو چوارچێوەیە و هەتا شەڕی ناوخۆی هەیە و هەتاگا بە 2000 جارێک شەڕی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە ئاکات لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیایە بۆ مەزمونانە پێمانەڵێت پارتی دیموکراتی کوردستان بەداخەوم جارشەکەوتە ناو هەڵەوە دەرس لە مێژوو لە ڕابردووی خۆی وەرناگرێت خیانەتێکی دیکە لە مێژووی حیزبەکەیدا تۆمارەکات و هاوکاتی شتێکی دیکە خاڵێکی دیکەوەی کە پێمان بڵێت ئەویش ئەوەیە ئێستا دۆخی پارتی دیموکراتی کوردستان لە خودی ناوخۆی حیزبەکەدا باش نییە و خودی ناوخۆی هەرێمی کوردستانیش باش نییە وردە دێتە دەبینین کە هاوڵاتیان دەگاتەوە قەنەعەتەوە تێگە لەو ڕاستی پارتی دیموکراتی کوردستان و هاوکات لە دەرەوەش کە دەبینین ئێستا لە ئەمریکا چەندین سکاڵای لەسەر تۆمار کراوە لەم چوارچێوەیەدا بۆ پاراستنی خۆی بۆ مانەوەی خۆی بۆ بەرژەوەندی خۆی بۆ بنەماڵەکەی پەنابا بۆ هەموو شتێک دەوڵەتی داگیرکەری تورکیاش بەو ئاوازە هەڵیە پەڕێنێت یاخود بەو ئاوازە کاری پێکا کە منەت پارێزم دیارەکە ئێمە ئازانین ئەگەر کار بگاتە شەڕ و کار بگاتە و دۆخەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا باسی لێکا لە ناوبردننی کورد و لە ناوبردننی گەریلاکانی ئازادی و تەسفیەکردنی پارتی کرێکارانی کوردستان نابن لەو کاتێک و قۆناغە دەشتێکش نامێنێ بە ناوی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بۆ شتێکش نامێنێ بە ناوی پارتیەوە بۆی لەبەرەوە پێویستە پارتی دیموکراتی کوردستان هۆشیارانەتر مامەڵە بکات لەگەڵ دۆخەیە و بۆ ئاوازە سەمانەکە بەڵێکەوەتە بم پێی بەڕێستان ئەمە تەواو ڕەوایەتی دانە بە ئامادەکاریەکان بۆ ئەو ئۆپەراسیۆنەی داگیرکاری کە دەوڵەتی تورک ئامانجێتی کە لە بەهاری ئەم ساڵدا وەکو خۆیان باسی دەکەن کەواتە بۆ ئەم ڕەوایەتی پێدانە ئایا بەڕێستا باسی وتا کرد کە دۆخی ناوخۆیی پارتی لە ئاستێکدا نییە کە بتوانێت بۆ نە لەو تەگەژانەی ڕوبەروی بێتەوە خۆی دەرباس بکە پێ دوایە ڕەوایەتی داد بە شێکی ئاواوە سەنگەرگرتن لە گەریلاکانی ئازادی چی لە دۆخی خودی حیزبەکە گۆڕ ئەمە یەک دوو یا خزمەت بەکیەکە ئەم جۆرە ڕەوایەتی داد یەک دوو بابەت لە خۆی گرێ یەک لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان خۆی تێگەشتۆ لەوەی کە نەکتوانای ئەو شەڕی نییە بگرە توانای بیرکردنەوە لە چۆنە ئەو شەڕەشی نیە بەڕاستی ئەو شەڕێکی قورسەوە ئەزممونیشی کردووە لە دەیەکانی ڕابردووە ئەزممونی کردووە چۆتە 2000 چۆتە شەڕی پارتی کرێکاران و زانیوێتی چێ زەربەیەکی خواردووە چ زیانێک مادی و معنەویشی پێکراوە کە ئێستاش ناتوانێت قەرەبی بکاتوانێت بۆیە لەو چوارچێوەدا و هاوکات ئێستاش دەزانێت ئەو کات ئەگەر کۆمەڵێک کەسی بەدەستەوە بوو بێ گروپێکی بەدەستەوە بوو بێ شەڕی بۆ کردبێ ئێستا کەسێک نییە ئێستا گەل تێگەشتووە ئەو هێزەی کە بردوێت هێوێت ئەتوانم بڵم لە 190 ئەو هێزە ئەگەر بگاتە کاتی شەڕ و دانی شەڕ و ئەمانە دڵنیام لەوەی لە 190 ئەو هێزە ئەمە دەنیە چەک بەرامبەر گەریلاکانی ئازادی بەرزکات و چکە تێگەشتوە گەریلاکانی ئازادی چێ و پارتی دیموکراتی کوردستانیش کرد بۆیە لەو چوارچێوەداوە هاوکات ئەوێت لە داهاتووشدا کە گەشتە قۆناغی دوای شەڕ کە بڕوام نییە من بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەشداری و شەڕەکە و قۆناغە ببینێت بۆ ئەوەی ئەو ناشرینی یاخود ئەو خێزەونی یاخود ئەو پاڵەڕەشە لەسەر شانی خۆی دابات بڵێ ئەمە دەوڵەتی عێراقە پاسەوانی سنوورە حکومەتی فێدراڵیە بڕیاری ئەو شەڕی داوە من نیم لەوە شانە هەر شکستێنەوە چکە گەل تێگەشتووە وەزاتەنەوەشی لەو شەڕایە دیارەکەچی خەڵکی شوێیە بۆی لەبەرەوە هیچ پەیوەندی بە حکومەتی عێراقیەوە نییە و ناوچەکانیش لەژێر دەسەڵاتی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوەی کە هێزەکان جوڵی تیاکراوە بۆیە لەو چوارچێوەدا دەوێت ڕەوایەتی بەم شەڕە بدا بۆ ئەوەی خۆی پا بکاتەوە لەو پەڵەڕەشە لەو قێزەونی کە دێتە سەر حیزبەکەی بۆ جارێکی دیکە و هاوکات بە قازانج لە شەڕدا ئێمە دەزانین هیچ لایەک براوە نییە تەنانەت دۆشی کە سەرەکەوێت لە شەڕەکەدا هەر براوە نیە شار ماڵوێرانی دێنێ بۆ سروشت بۆ کۆمەلگا بۆ ژیان بۆ مرۆڤایەتی بەڵام ئێمەشی تر ناکرێت لەبەرەوەی کە بڵین ئەمە کاولکاریەک دێنێ یا بڵین ئەمە ماڵوێرانیەک دێنێ یا بڵین ناهەمەتێک دێنێت دەستبەردابین ئەمەی گەلی کورد ناچار کراوین بەم شەڕ گەنا خواستی ئێمە نییە کە شەڕ بکەین ئێمە لە دۆخی بەرگریکردنین ڕێبەری گەلارم دوڵاوجەران ئەڵێ دەگەر
هێزی هەموو دنیامان هەبێ هێرش ناکەینە سەر ئەگەر هێزی هەموو دنیا شێرش بکاتە سەرمان تەسلیم نابێت لەم ژێر فکر و فەلسەفا دیارەکە گەریلاکانی ئازادی بەرخۆدانەکەن و تێکۆشانەکەن بۆیە لەبەرەوە دقیقاً شەڕ بە قازانجی کەس نییە و ئەوەی پارتی دیموکراتی کوردستانی کات ماڵوێرانێکی گەورە دێنێ بە دوای خۆیدا بۆ سەر گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان خۆمان نەزانین ئێساکەمە لە خێرانێکی قوڵای ساڵی ڕابردوو 3 مانگ موچە نەدراوە بەلایانی کەمانە 7 مانگ موچە پاشەکەوت کراوە ساڵێک زیاتر موچە بە لێبڕینی 150 130 140 ئەوانە دراوە دۆخی ئابووری هاوڵاتیان نەوەسەکی زۆر خراپە دەبینی پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە لە چه ئاستێکدایە چۆن دابەزیوە هیچ وڵاتێک ئامادەنی هاوکاری بکە یارمەتی بە ئەوە پشگیری بکە دەبینی لە بەرامبەر حکومەتی عێراقی چۆن زەلیل بووە ڕۆژ بە ڕۆژ دادگای فیدراڵی بڕیار بەسەر هەرێمی کوردستانە سەپێنێ ڕۆژ بە ڕۆژ قوارەی هەرێم بەرتەسکترە بێتوانێت لە فەراخی یاساییای پەرلەمانت نەماوە حکومەتەکەت کەوتۆتە ماوەی کاربەڕێکەرەوانێ ینی کۆمەڵێک بابەتی تر ئەم شەڕە دۆخێکی ئێجگار خراپ بەسەر باشووری کوردستانە دێن و دوایی دێتە سەر بابەتی دۆزی ڕەوای گەلی ئێمە بمانەوێ نەمانەوێت تۆ پارتی بیت تۆ یەکێتی بیت تۆ گۆڕان بیت کۆمەڵ بیت پەکەکە بیت بیت خاوەن دۆزێکی ئەم دۆزە لە کۆی دنیای تۆ دوژمنایەتی دەکرێت تۆ دژایەتی دەکرێت ئێستاکە قۆناغێکی بڕیوە لە هەموو ژیانەکە کراوە بۆ ئەوەی گەل خاوەن ناسنامەی خۆی بێ خاوەن پێگەی خۆی بێ جوگرافیای خۆی پێ بدرێت دانی پێ بنرێ تۆ دەی بەم شەڕە هەموو ئەم هەوڵانە سەفرەکەی دەوانێت گەشتن بە دۆزە ڕەواکەت بۆ 100 ساڵی تر بۆ 200 ساڵی تر بۆ ئایندەیەکی نادیار دواخەی فەشەری پێدێنێ دوای دێتە سەر بابەتی پارتی دیموکراتی کوردستان خودی پارتی دیموکراتی کوردستان و پێشتری ژامان پێدا لە ناوخۆ پێگەی لە دەرەوە لە ناو هەرێم بەرامبەر حکومەتی عێراقی لاواز بوو کاتێک کە هەر هێزێکی ئەچێتە هەر شەڕێکەوانێ لە ڕووی مادیەوە لاوازە بێت لە ڕووی معنەویەوە لاوازە بێت ڕووی جەماوەریەوە پێگەکەی لە دەسەدا بۆیە لەبەرەوە ماڵوێرانێکی گەورەش بە دوای خۆی دادێنێ بۆ پارتی دیموکراتی کوردستان کە پێم وایە ئەم جارە ئەبێتە ئەم کارەساتە ئەبێتە بخۆری سەریەوە حیزبە بۆ ناوەستێت کە مەسەرەن هەر کارەساتەکانی بێت پێم وایە ئاژوەتاڵێکی دیکە بەو حیزبە کات ئەم جارە جارانی پێشوو کارەژوەری گرتووە لە تاران و لە ئێران ئێستا ئێرانیش ئامادەنیوەری بێ خۆمان نەزانین دۆخی پارتی لە بەرامبەر و تورکیاش ئەوەی کەی کات پارتیوانە پارتی کات خۆی تورکیاواشی بێداڵێ ئەڵە باشترین کوردێکی مردووە تێگەیت کاتە لەبەرەوە چاوەڕێ مەبێ تورکیا بێت دەستی پارتی بگرێ وەڵی بسێنێتەوە و یاسەروبەری ڕێفراندۆمەکە گەورەترین بەڵگەیە بینیمان چیان پێ ڕێک بەو شێوازە مەسەلەن پاڵتەنێت تا بەردەم کوورەکە لە بەردەم کوورەکە پاڵێک پێوەنی بۆ ناوە ئیتر تۆ بۆ ئەو گرنگ نییە ئەو هەڵێت بۆ من گرنگ نییە تۆ پەکەکەی پارتی دێچێتیی بەڵامەوە پارتی عقلەتێکی خێڵەکی هەیە و عقلەتێکی بنەماڵی هەیە لەسەر مادەگەرایی بنیادراوە کە بڕای بە پاراستنی مادە و کۆکردنەوەی سەرۆت و سامان و پاراستنی 5-6 کەس لە بنەماڵەکەی خۆی لە ناو بنەماڵەکەی خۆشیدا بڕای بە پاراستنی بنەماڵی و خێزانی و ڕێزگرتنوانە نییە تەنها بە سیستەمی دەسەڵاتداری لە ناو بنەماڵەکەی خۆشیدا کارەکات بۆی لەبەرەوە دەرەنجامی پارتی دیموکراتی کوردستان دەرەنجامیش خراپە بەڵێ بەر لەوەی بێمە سەر ئەو مەترسیانەی جیاواز لە ئەو خیانەتەی کە پەدەکەری کات کە بڕیارەکانی دادگای فیدراڵی من دەزانین کە زۆرترین قەیران لە ئایندەدا بۆ هەرێمی کوردستان دێنێت بەر لەوە هەر لە چوارچێوەی ئەو خیانەتی پەدەکەی کات بێگومان جیاواز لە پەدەکە کۆمەڵێک حیزبولانی سیاسی دیکەمان هەیە لە بەرامبەردا عێراقیشمان هەیە ئێمە تورکیا وەکو بەڕێزیشتان باستان کرد ئەیەوێت هەم عێراق هەم تەواوی هێزولایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانیش بکاتە بەرەیەکی شەڕ لە بەرامبەر بە پەکەکە بەڵام ئەوەی کە لێرە گرنگە بێگومان بەلای هەر یەکێکمانەوە یەکێتی نەتەوەیی یەکڕزینەوان حیزبولایەنە سیاسەکانی دیکەیە جیاواز لە پەدەکە ئەمەوێت ئەو ئەرک و بەرپرسیارەتیانم بۆ باسکەی چیەکە لەسەر حیزبولایەنە سیاسەکانی دیکەکەوێت لەم قۆناغی کە دێتە پێشەوە لە ئەگەری بۆ منە پەدەکە چوە ناو ئەو خیانەتە و بە یەکجاری پلانەکە بچوو باری جێبەجێکردنەوە ئەرک چیە لەسەر ئەو حیزبولایەنە سیاسیانە لەلایەک بۆ تەواوی کەسانی نوخ بۆ ڕۆژ و میر و پاشان دوجار گەل ئەبێت چه هەنگاوێ هەڵگرێ هەڵە من پێم خۆش سەرەتا
ڕۆڵی حکوومەتی عێراقی ڕوون بکەمەوانێ ئەو شوێ حکوومەتی عێراقی ئێستا بمانەوە نەمانەوە لەژێر هەشمونی ئێراندا ئەتوانین بڵین ئێران ئاڕاستەیەکە و ئێران بڕیارەکانی پێدا ئێرانیش دەوڵەت سازیی لە مێژینەی هەیە بێکردنەوەیکی قۆڵی هەیە یعنی ئەمە بەکەم لە ئێران نەڕوانی بۆی سیاسەتی خۆی پێڕەوەکات سیرەکات ئەو دوو هێزەی کاچنە بەرامبەر یەک شەڕەکەن هێزی پارتی دیموکراتی کوردستان چییە بمانەوە نەمانەوە کوردە هێزی گەریلاکانی ئازادی چییە بمانەوە نەمانەوە کوردە بەڵێ دوو هێزی کورد شەڕەکەن حکوومەتی عێراقی بە تورکیا وتووە من بەشداری لەم شەڕەیان ناکەم بەڵام ڕێگریشت لێ ناکەم چونکە عێراق دۆخی خۆی زانێت دۆخی عێراق ئەگەر بیش و پێێنین بە پارتی سۆ لە پارتی خراپترە مەترسی هەڵدانەوەی هێزە تونڕەوەکان هەیە لە ڕووی ئابوووریەوانێ دابەزینی دراوی لە بەردەمایە چەکدارەکان هەیە ڕێنەکەوتنی لایەنە سیاسەکان لە سوننە و شیعە و بگرە و هەتاگا بە کۆمەڵێکی شکالی تر بەڵام جیاوازی حکوومەتی عێراقی لەگەڵ پارتیاوەیە حکوومەتی عێراقی ڕەچاوی و دۆخاکە کە دەوڵەتەکەیتە بەڵام پارتی ڕەچاوی ناکە کە هەرێمیتیایە و کە حیزبەکەیتە بۆ لەبەر بەشداری و شەڕە ناکە و سەیرەکات پارتی بکەوێت بۆ ئێران بۆ عێراق باشە گەریلا لە ئاواز بێت بۆ عێراق باشە دەبێت دوو هێزی کوردین سەرنجام و قازانجەکە بابەتێکی مەلای مەشهورە هەیە نامێ لێرا بێن مەسەرزان بەڵام ئەوی کە خوێن بێتەوە بابەتە تێگات کە مەلای مەشهورە چۆن شتە ناوزەندەکاوە بە چیرۆکێکەوەمان بۆ جێڕێتوانێت بەڕاستی لەو چوارچێوەیە دەوڵەتی عێراقی بۆیە بێدەنگە تۆ بە ناوی عێراق و هجوومەکەی سەرنجام و هێزی کاڕۆ هێزی عێراقی ئیتر تۆ لەژێر ئاڵای عێراقی و هجوومەکەی بە ناوی عێراق و هجوومەکەی ئەچیتە شوێنانە چیەکەی بیکە گرنگە ئەو شەڕەکە بکە سەیرەکە و ئیتر لە هەر کامێتان شکست بێنێ و بکەوێوانە بۆ حکوومەتی عێراقی قازانج و لە سەرنجام قازانجی حکوومەتی عێراقی قازانجی ئێرانش ئەمە لەم خەڵەدا دێتە سەر ناوخۆ ئەوەی کە هەبێت ناوخۆ دابەشە بێت بە سەر سێ بەرە بە گشتی بەرەی یەکەم پارتیە بەرەی دووەم یەکێتیە بەرەی سێم ئیسلامیەکانە یعنی ئەمە نییە کە ئێمە بڵین بەرەی سێم یعنی ئەم پێگەی سێمی هەیە یان ئەم پێگەشتێکوانی دابەشە بن لەسەر ئەو سێبەرێ ئەگەر نا وەک یەک کاریگەریانە بێت لەسەر ئەم ماڵوێرانی و ئەم شەڕەوە و دۆخەی لە هەرێم ماکوسەرێ پارتی بڕیارەدا هێز بجوڵێنێ و بەرامبەر گەریلاکانی ئازادی شەڕ بکە و یارمەتی دەوڵەتی داگیرکەری تووشیا بە کارەساتەکەی بۆ سلەیمانیشە و بۆ هەڵەبجەشە و بۆ گەرمیانیشە بۆ لێشە بۆ دۆچ ئەمە گومانی تیانی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی ئیسلامی و محەممەدی حاجی مەحموود و بزوتنەوەی گۆڕان و ئەمانی دیکە کە بێدەنگ ئەبن لە ئاست ئەم هێرش و داگیرکە هیچ هەڵوێستێکیانی هەتاوە بنێساکە هیچ لێدوانێکیان نەداوە پارتی 3-4 هێزە جوڵێنێ زیاتر لە 1000 ساری عسکەری جوڵێنێ تا ئێساکە بێدەنگ وەک پارتی بەشدارن لەم شەڕە یعنی خوان وایە بێنین بەڵام ئەڵەن ئێمە بەشدارین بەڵام ئەو بێدەنگبوونە بەشداربوونە چونکە وەزیریان هەیە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە دەنگیان هەیە چونکە دەنگدەردەنگی پێداون بۆیە لەبەر کۆمەڵی دادگەری خاوەنی 5 کورسی یەکگرتووی ئیسلامی خاوەنی 8 کورسیە لەناو پەرلەمان کاتە تۆ چۆن قسە ناکەی تۆ ئەو ماڵوێرانیە کە دێت بەسەر ئەندامی یەکگرتووشا دێت بەسەر ئەندامیی کۆمەڵیشا دێت کە برسێتیان ڕووەکاتە وڵات برسێتەکە نایەت یەخەت بگرێ بڵێ ئەرە تۆ پارتیت ئەرە تۆ گۆڕانی تۆ کۆمەڵیت کە نەهامەتێکە هات یەخەی هەڵوو دەگرێت ئەی تۆ دەنگ دەرێت تۆی کردۆ بە نوێنەر چۆن ڕێگادێ و بەڵای بەسەرا بێت کاتە خودی ئەمانەش بەشدار ئەوەیە مێنێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەتا ئەم دەقەی هەڵوێستی خۆی ڕوون کردووە بەشداری و شەڕە ناکەین و داواکارین کامە نەکرێت ماڵوێرانی بۆ کورد دێنێت شەڕێکی دیگەی براکوژی ئەزمونمان هەیە کارەسات بۆ باشووری کوردستانێنێت ئەبینین لە بەرامبەردا دەوڵەتی داگیرکەری تورکیا چۆن کارەکە بۆ ڕەشکردنی سلەیمانی چۆن کارەکە بۆ ڕەشکردنی ئەم زۆنە و هاوکات هەڕەشەکانی یەکاتە سەریشێتی نیشتیمانی کوردستان و واکەین و فڕۆکەخانەی سلێمانی زیاتر لە ساڵەکە داخستووە و کۆمەڵێک فشارۆمانە بەڵام دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ باجەکەی هەرچی بەیدەم بۆ لەبەری تێگەشتووە ئەگەر 10 ساڵیش فڕۆکەخانی سلێمانی دابخرێت ئەگەر تورکیاش هاتوو چۆنەکە ئەگەر تورکیاش هێرش بکات 100 ساڵ ژەشەکە مەترسیەکەی ئەوەندە نییە کە تۆ بکەیتە شەڕی ناوخۆ یعنی مەترسی شەڕی ناوخۆ زۆر کارەساتە برینێک دروستەکات ئێستا کەش هەولێر و سلێمانی باجی و شەڕی ناوخۆیەدەن هاوڵاتیەکانیان ئێستا کەش
لە 96 یەکتربین ئەڵێ ئەو براکەی منی کوشت و باوکی منی کوشت ئەم برای منی کوشت ئەو کەسوکاری منی وا لێکرا و چی واکرد ئێستاش ئەم برینە قوڵە چۆتە سەر ئێستانی ئەم میلەتە ساڵش نابێت و شەڕی ناوخۆ شەڕێکی یاسایی نییە هەر ئەو شەڕ یعنی کۆمەڵکوژیە بەسەر گەلێکا دێت ئەکری ئەو زامە لە بیرکرێت بەڵام دڵنیا بنەوەی زامی شەڕی ناوخۆ لە بیر ناکرێت بۆیە لەبەرەوە تا ئەم دەقەشی لەگەڵا بێت دەچێتی نیشتمانی کوردستان بازمونگرتن لە ڕابردوو شتێکی دووریوەتەوە شتێکی چەندووە فێر بووە کە ناچێت بەڵام و پارتی دیموکراتی کوردستانە کە گوێ ناگرێت ئەوەی کە ئامێنێتەوە بەگشتی کۆمەڵگا ڕۆڵی چییە ئێمە زانین ئەوەی کە پارتی دروست کردو پارتی گاندو بۆ قۆناغا کۆمەلگا توانێت هەموو شتێک بکات کۆمەلگا توانێت ئێستا کە پارتی دیموکراتی کوردستان لە پێگە و تەخت و تەراژی بێنێتە خوارانە بیرروخێت بەڵام ئەم حکوومەتە و ئەم حیزبانە لە باشووری کوردستانە بە پلان کاریان کردووە ئینسانی بوودەڵە ئینسانی فاشیلیان بەرەمهێناوە نووسەرێکیان بەرەمهێناوە کتێبەکەی بۆ چاپەکاتی تر کتێبەکەی باس لە هەرچێ بکات ئەم بۆی چاپکە و کۆڕێک بگرێ و سەفەرێکی دەروی پێ بکات ئیتر ئەم حەزبە چیەکە چی ناکە دارەدا بەبەردا بە چیەکە با بیکات مەسەلەن قوتابخانەکانەوە دۆخەکەی تێبین 4-5 مانگەنی هەر باکیان پێی نییە ئەوە ڕۆژی مامۆسا ئەوە ڕۆژی سێکتەری تەندروستی ئەوانێ ئەگەرێتەوە سەر ئەو گەنج لەناو کۆمەلگای کوردیا گەنج بەشێکیان ناچار کردووە بۆ ئەوروپا بەشێکیان سەرقاڵ کردووە بەو دنیا پوچەی کە تەکنەلۆژیا و نازانم چیوەمانەوەیە بەشێکیان لە زیندانەکانن نایە قسەکەن هاتنە سەر جادا پارتی دیموکراتی کوردستان لە حەڤەی شوباتی 2012 60 گەنجی خەڵتانی خوێن کرد زیاتر لە 10 گەنجی شەهید خست لە خۆ خۆپشاندانێ ئێمە کارەساتە تۆ لە وڵاتیان نێڵی دەنگەڵ بڕن نێڵی شتێ بکەن بۆی لەو چوارچێوەیە بەم شێوازە کاریان کردووە گەلیان تەسفیە کردووە گەلیان بەم قۆناغە گەیاندەوە بەڵام سەرنجام هێشتا گەڵخاوەنی وزەی خۆیەتی ئەتوانێت گۆڕانکاری دروست بکات ئەتوانێت بەر بۆ شەڕە بگرێت هەر نەبێت ئەتوانێت پشتێنەیەکی ئەمنی دروست بکات کاکە 100,000 کەس نا 10,000 کەس بێتە سەر جادە ڕێبگرێت بزانم کام هێزەی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت گەل بوەستێنێت بێ بچێت لەو سنوورانە ڕێگری کا لەو شەڕە نێڵێت ماڵوێرانێکی هیچ هێزێکی دنیا ناتوانێت ڕێگری لە 10,000 گەل کات نەچەکی پێبێت نە هیچ 10,000 گەلەگە باڵیە بگرن و قۆڵیە بگرن هیچ بازگەیەک و سەربازگەیەکی هین خۆی بۆ ناگرێت بەڵام بەداخەوە کابینیتە وڵاتەکە چی هاتوویش بە پلانە هەم پلانی داگیرکەرانە و هەم حیزبەکانیش وەکو مقاشێک خۆیان کاریان کردووە ویستی خۆیان بۆ کارێمیان گاندووە بۆم قۆناغە بۆی کاگەر شتێکی وا بکەن لەناو خۆیان کەس نەبێ بەرپەچامان بەڵێ یەکێکی دیکە لەو مەترسیانەی کە پێشتر ئاماژەمان پێ بکرد ڕەنگە بۆ ماوەیەکی کورتمەودا یا ئەوەی کاڵێ وەکو ئازارشکێنێک هەندێک لە دۆخی هاوڵاتیان باشکایش بابەتی بڕیارەکانی دادگای فیدرالیە پەیوەست بە پرسی موچە بەڵام لەگەڵەوەشە بابەتی گەڕانەوەی هاوسەنگی هێز لە نێو پەرلەمان کەویش کورسی پێداتەکان بوو کە لەلایەن خودی پەدەکەوە بەکاردێنرا بێگومانەمەش لایەنی ئەرێنی و نەرێنەکەی ڕەنگە بۆ چوونی چاودێران ڕەنگە لە ئایندەیە لایەنە نەرێنەکانی زیاتر بێت دۆجار باسی لەوەکەین بەڵام ئەمێ بزانم وەک ڕۆژنامەنووسێک تا بەعی ئەو دۆخەتان کردبێ پرارەکانی دادگای فێدرالی چۆن خوێندنەوەیان بۆ بکرێت و بەڕێسا چۆنی لێ دەڕوان بە تایبەت ئەو دوو بڕیارێکە لە ماوەی ڕابردوودا زۆرترین کارلانەوە لێکەوتووە بەڵێ هاوڕێکیان سەرەتا ئەمابێت لەوە تێبگەین ئێمە بە هیچ بڕیارێکی دادگای فێدراڵی بە باش بەخراپ نابێتەوە خۆش نابێت خۆش چکە لەبەرەوەی ئەمە لە کەرامەتدانی کورد دوای 32 ساڵ حکومڕانی دادگای فێدراڵی پێتەڵێت بەوە موسەرۆت و سامانی ژێر زەوی و سەر زەویەوە کە لە کۆی دنیای خاکێکە تێ بۆ کوشت و کاڵ لە هیچ شوێنێکی مرۆڤایەتیان نییە ئەی گەندەڵ ئەی بوودەڵ ئەی جاهل ئەی نەفام تۆ نەتوانی خۆت بەڕێوەبەری من پێم وتویت نەوتی خۆت دەرمەکە من نەوتت پێدەم من 116 بودجەت پێدەم من ئەتژیانە من هەموو شتێکت پێگەم تۆ هاتی بە مێشکێکی پوتی جاهیلانەی خێڵەکی خۆتوانێ دەست بردۆ بۆ ئابووری سەر بەخۆ بۆ کۆمەڵک نازانم چی و بێعەقڵی جەهالەت تۆ ناتوانانی خۆت بەڕێوەبەری پێدەڵێت تۆ ناتوانانی خۆت بەڕێوەبەری تۆ هەرێمێکی 5 ملیۆن کەسیت ناهێرشت لەسەر نەیشتێک تۆ ناتوانانی خۆت بەڕێوەبەری و تاسە من دێم بەڕێتەوە تۆ ناتوانی هەڵبژاردنێکی خۆت بەڕێوەبەری لە 4 ساڵ جارێکە تۆ ناتوانی و پەرلەمانەکەی خۆت سەر بەخۆکەی دەنگی کەم نەتەوەکانی تا بگەێنێ و مافی حیزبەکانی تر پێشێل نەبی بۆیە لەبەرەوە من هاتوومە شتانت بۆ چاکەمانێ ئێستا دادگای فێدراڵی
خۆی وەکو موسان نیشانەدا و دارعساکی پێ و بە یاساکە بە دارەکەی کەشە بەما بەوە ئەم یاسا چاکەکەم و ئەمە ڕێگەکەم لە کاتێکدا ئێمە ببزانین ئەمە لە کەرامەتدانی هەرێمە لە کەرامەتدانی 5 ملیۆن کوردە لە ناو باشووری کوردستانە زیاتر لە 5 ملیۆن نزیک 7 ملیۆن کورد لە باشووری کوردستاناژی و هاوکات لێدانە لەو پاشخانەی کە تۆ هەتا پێتەوە دە هەموو شۆڵشەی کردێ دە هەموو تێکۆشانی کردەوە هەموو خوێنەی داد لە ئەنفال لە چیمای باران لە کۆمەڵکوژی لە چی هەمووی بەزایدا هەمووی بەبادا لە بەرامبەر چیشا لە بەرامبەر کۆمەڵک بیرکردنەوەی چەوتی سیاسانی پارتی دیموکراتی کوردستانە بۆی نابێ من دڵخۆش بین ئەمە ڕاستیەکە بێ هەمومان بیزانین بەڵام ئەوەی کە دێتە سەر ئەو بابەتانی کەم بڕیارانەداوە بەڵێ بێگومان بەشێک لەم بڕیارانە باشن و بەشێک لەم بڕیارانە خراپن ئێمە ئەبێ بزانین ئێستا جۆرێک لە میدیا لە باشووری کوردستانە ئیشەکات چۆنی شەکات ئەڵێ ڕاستی نۆ ڕاستیت پێدەم یەک درۆکەمە نێو ئەو ڕاستیانە و دەرخواردی تۆیدەم ئیشەکات بۆی ژەهری خۆی بڕژێ دادگای فێدراڵیش ئێستا بە هەمان سیستەمی شەکات بڕیار باشە دەم ئەمە موشاگەڕێنەوە بۆ خاڵک ئەمە کورسی کۆتاکان لابم کورسی لە پردێ لە دەیەم بڕیارەکەدا بەلابردنی قوارێ یان یاسایی بوونی حکومەتی هەرێم بە کۆمەڵێکشت تۆ ناتوانی چی بکەیت دادگاکە تەمیز دەکرێتەوەوانە نە هیچ لە کڵاکرێ بڕیاری ئەوڵ واخر لای خۆشت بڕیارە لەسەردا و خۆت دەنگت پێدا و حاکمت هەیە لە ناو دادوەرت هەیە لە ناو دادگایە بۆی لەبەرەوە بێت ئێمە ئەمانە باش نرخاندنی بۆ بکەین و باش لێوەربینەوانێ مێمە پێشتر وتمان حکوومەتی عێراقی ئێران بەڕێوەی بە دادگای فێدراڵیش ئێران بەڕێوەی بە بڕیارەکان لەلایەن ئێرانەوە درێ تۆ بێ بزانی تۆ بۆ ئێران چیت تۆ بۆ ئێران کوردێکیت چۆن تورکیا دوژمنی تۆیە بە هەمان شێوە ئێرانیش دوژمنی تۆیە و دوژمنایەتی تۆکەوە بە دەوڵەتەکەی لەسەر توانەوەی تۆ لەسەر سڕینەوەی تۆ لەسەر ئاسیمیا سوێنکردنی تۆ بنیادناوە بە ملیۆنان کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانن مافیان پێنادا لە سێدارانەدا ناڵە بە زمانی خۆیان بخوێنن بۆ بەتەمای بۆ تۆ دڵسۆز بێت بۆ ئەو هێن بێشتی وانە هەمان چاوی سەیری تۆکە بۆی لەبەرەوە ئەمانە کارەساتی گەورە بە دوای خۆیان دێنێت پێویستە حکومەتی هەرێمی کوردستان فریای خۆی بکەوێت لە مانگی 6 هەڵبژاردنەکانی خۆی بکات و هەموو کێشەکانی ناو خۆی 5 مانگە مامۆستا لەسەر ژادێت و گوێ لێ ناگرێت ئێچێتە دادگای فێدراڵی چۆنی مامۆستا بە دادگای فێدراڵی کارەساتە بەڵام هەموو شتێک کار و کاردانەوێ تۆ بێ بپرسی مامۆستا بۆچی چۆتە دادگای فێدراڵی لەبەرەوەی جاهلێکی نەفامی بێعەقڵ بێئەخلاقی دامەڕاو لە هەموو پرەنسیپێکی سیاست تۆ حکومڕانی دەکەی ناچارە بچێ بۆ دادگای فێدراڵی بۆیە بێ ئەبێت تۆ ئەو هەڵە چۆتانی خۆت ببینی پارتی نادیموکراتی کوردستان کەوای کرۆ مامۆستا بچێتە نەکەوەی کە مامۆستا خۆفرۆشە و مامۆستا خیانەتکارە و مامۆستا بابەت تۆ خیانەتکاری تۆ خۆفرۆشی تۆ هەرێمەکەت داوە بۆ داری گۆڵایەکە کە خۆشت نازانی خەریکی چیت کە چیەکەیت ڕۆژێ دەستی داعشەکری ڕۆژێ دەستی عێراقەکری ڕۆژێ دەستی تورکیاگری ڕۆژەڵەی ئێمە و ئێران برای ڕۆژە کە کەس خۆشی لە خۆشی تێناگە ڕۆژەڵە من دەوڵەتمێ ڕۆژەڵە عبوری سەربەخۆمێ ڕۆژەڵە ئێمە پێویستە عێراق کێشەکانمان چارەسەر بکەین بۆی لەبەرەوە ئەمە کارەساتە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەم هەڵانە بۆ ئەم بڕیارە تاگڕەوانی پارتی دیموکراتی کوردستان من جاری تریش ئاماژەم پێداوە بەڕاستی هەتا پارتی دیموکراتی کوردستان تەنانەت یەک وەزارەتیشی بەدەستەوە لە ناو باشووری کوردستانە من ومێدی باشبوون بۆم هەرێمە ناکەم باش خراپ و خراپتریشە بێت و هەمیشەش وا بووە هیچ شتێک باش نابێت هەتا نەگاتە ترۆکی خراپ نەگەنێ بەڵێ ئەم تاکڕەوی پەدەکە چۆن ڕادەگیرێت بۆ نمونە یەکێک لە بڕیارەکانی دادگای فێدراڵی وەکو وتمان لابردنی 11 کورسی کۆتاکانە کە بێگومان بە بەردەوامی پەدەکە ئەم کورسیانەی لە خزمەت بڕیارەکانی خۆی یاخود و بڕیارانەیە چێتە پەرلەمان بە زۆرینی دەنگ پەسەند دەکرێت ینی هەرچی ویستایە پەدەکە جێبەجێیەکرد پێ دوایە لابردنی ئەم کورسیانە بتوانێت تا ڕادەیەک تاقڕەوی پەدەکە کۆتایی پێبێنێت یاخود بۆ ئایندە هاوڵاتیان چۆن دەتوانن بوون ئەو دەواازە یاخۆ دەرگایی کە بۆیان کراوەتەوە بۆ کۆتاییێنان بە نەماڵەیەکی خۆسەپێن کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکمیان کردو لەم هەرێمە کۆتایی بە بڕیارە تاگڕەوەکانیان بێن هاوڕێ من ئەوە بڵم پارتی دیموکراتی کوردستان و کۆتایی هاتنم پرۆبیاسپێنی کۆتایی دێت چونکە نە سیاسەتی سیاستکردنە بیری سیاستکردنی هەیە نە ئایدۆلۆژیایەکی نە فکرێکی هەیە یعنی مافیا یەک خەڵکی هاتووە ئەمڕۆ لەسەر ڕووتانەوەی خەڵک خۆی ژێنێ سبەینە کەسێک لێ ڕاپەڕێت دەریەپەڕێنێ و
یا کۆتایی پێێنێت بە باش شازە لە شازەکان بۆی لە بەرە پارتی دیموکراتی کوردستان ڕاستی کۆتایی دێ بەڵام وەکو ڕێگرتن لەم بڕیارە تاگڕەوانی پارتی دیموکراتی کوردستان دادگای بڕیاری دادگای فیدراڵی یەک خە دەتوانێت بە کۆتایی بەم بڕیارەی نانی بێن شتێکی زۆر کەم وەکو بڕیارەکانی ناو پەرلەمانە بەڵام خۆی نازانین پارتی دیموکراتی کوردستان ڕێگرتی لە دکتۆر یوسف محەممەد کە سەرۆکی پەرلەمان ڕای بە پەرلەمان و بە ئەنجومەن و بەشتانە نییە ئەم شەوە بەیانی ئەساچی بە مێشکی خۆی هادەیکە ئاڵە بڕۆن کاکە واکە زیاتر لە 100 ئازادی خواست لە بادیران دەستگیر کران کاک هاچیەکە جوڵێتانێڵێ ئەمە پاکەکە ئەمە تیرۆریستە ئەمە تونڕەوە ئەمە ئاسایشی نیشتیمانی تێگا بیکەنە ژوورۆپۆی لەبێرەوە ئەمە حیزبێکی خێڵەکیە تۆ پێت وا بێ لە ڕێگای پەرلەمان و لە ڕێگایمانەوە ناتوانانی ڕێگری لەم بڕیارە تاگڕەوانێکی ڕێفراندۆمت بنمونە بۆ دێنمانێ کاتێ براری ڕێفراندۆمی پێدا ئەم هەموو گەردونەوتی بۆست ئەمریکاوتی بۆست کاکە لا لە دوژمنی کورد وتی بۆسن مەکەن کاکە ئەو گوێی لەوانەش نەگری ینی ئەی تۆ تەمای ساکە گوێ لە چی بگرێ بەڵام بەداخەوە بەشێکی نەوە خۆی خۆشمان کارەزاتە ئەمان بینی هەل لە کۆمەڵی ئیسلامی و لە پزودنەوەی گۆڕان و لێگرت و لە چی لە تەنیشت و دانیشتون چەپڵیان لێدە هەیە ئەو پارتی دیموکراتی کوردستان نەزانە کۆمەڵێک حیزبی نەزانی تیژ لە باشوورە هەیە ئێوە کارەزاتەکەی گەورەتر کردەوە میلەتێکە و دەست کۆمەڵێک جەهل و نەزان و نەفامەوانێ بۆی بەڕاستی بڕوام وایە وەستانی پارتی دیموکراتی کوردستان بە بڕیاری پەرلەمان نابێت بەڵکو بۆ بێت هەموو حیزبەکانی باشووری کوردستان ڕوبەڕووی هەموو بڕیارێکی پارتی ببنەوە ئەو بڕیاری پارتیدا لە قازانجی گەلی کورد هەموو دنیا کۆک بن هەموو گەردون و مرۆڤاتی کۆک بوون لەسەرەوەی ئەم بڕیاری کە پارتی داوێتی لە قازانجی گەلە بە خزمەتی گەلە پێویستە ئەحزابی کورد لە باشووری کوردستان پێی بڵێ کاکە ئەو بڕیاری تۆمان ناوێت لەبەرەوەی دڵنیا بێ لەوەی ئەو بڕیارەی کە ئەشیدار لەوە چ لەو دەکا لە بەژۆندی گەل بێ بەڵام لە ڕۆژی دوای ترا بکەوێتە خزمەتی خۆیانە بۆیە ئەبێ بە باش بە خراپ بە هەر شێوازێکە پارتی دیموکراتی کوردستان بڕیارێک دەست پێکا هەموو ئەحزاب سیاسیەکانی هەرێمی کوردستان بەڵێن تۆ خەڵەتی بیوەسێنن و سنووری بەداوە بەرپەچی بنەوانێ لە شوێنی خۆیان بیوەسێنن تا بۆ ماوەیەک هەر دووری خەنەوانێ هەر پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزب هەر هەڵبۆشن هەر سڕی بکەن ڕێگە نەدەن بێتە ناو پەرلەمان ڕێگە نەدەن بێتە ناو بژاردن تا تۆزێک هەناسەیەک بەبەر باشووری کوردستانە بێتوانێت ئەنجا دوای لێگەڕێنەوەی وەکو ئەوەی کە ساڵی بیر و بۆ چوونێ شتێکی بێتە بۆ شازاتوانی تۆ ڕێگری لە پارتی دیموکراتی کوردستانکەی نەک بە بڕیارێکی دادگای فیدراڵیە بۆی هەیە وەک خۆی دیوتی ئەگەر ڕێفراندۆمەکە سەری کردەوە خیانە لاخێر سەری نەگەر بڵێن شێت بۆ سوار سەری خۆی بووە بۆی هەیە بەیانی دووبیانیش بڵێ کاکە من بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ ناکەم یەک کارەسات و ماڵوێرانی گەورە بەسەر گەلی کووردا بێنە بە باشووری کوردستان حکومەتی عێراقی بەپێی بۆی هەیە هێز بجوڵێنە بۆ ئەمەد بۆ بکەم بە دوا پرسیار پێ دوایە پەدەکە بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ دەکات وەلا ئەگەری جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی هەم پەدەکە و هەم قەواری هەرێم و هەو دۆخەشی کە لە باشووری کوردستان لە ڕووی ئابووری سیاسی و ئەمنی بەرووکی هاوڵاتیانی گرتووە بەردەوامی پێدرێت یاخود کۆتایی پێدرێت لە ئەگەری جێبەجێ نەکردنی بڕیارەکە لەلایەن پەدەکەوە چی دەگوزارێت ئەخلیمە کوردستان سابق ئەوەی کە خۆیان ئەڵێن لە ڕاگەاندنە عراقیەکان ئەڵێن هەرێمی کوردستانی ڕابردوو من یەک ئومێدم هەیە کە پارتی دیموکراتی کوردستان پەدەکە بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێکە بۆ لەبەرەوەی دۆخی زۆر خراپ هەنی لە ناو خۆ لە دەرەوە لە ناو خودی بنەماڵەکەی خۆشیە و وەسی زۆر وێران بۆیە پێچێت بۆی بتوانێت تەوازنێک ڕابگرێت هەر نەبێت نەفەسێک بێتەوە بەرخۆی ئەم قۆناغە تێپەڕێنێ بە ناچاری بەتەواو بە ناچاری جێبەجێ بکات ئەمە ئەگەرێکی لاوازیش بەڵام لاگەری ڕادەست نەکردنی دارایی هەرێم ناوخۆی هەرێمەمانە بە حکومەتی عێراقی بە پێی و بڕیاری دادگای فیدراڵی بێ تەمیزۆمانینی ڕاستەخۆ جێبەجێکردنە دەسەڵاتی حکومەتی عێراقی کراواکات بۆ جوڵانی هێز بۆ دەستگرتن بەسەر دەروازە سنووریەکانە بۆ خاڵە سنووریەکان و بۆ داهاتی ناوخۆ هەر لە مرورێت و لە چیرۆچیۆمانە ئەو کاتە شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستان و ماڵوێرانی ئەو کاتە سەری کال لەوە نامێنێ سەری پارتی بخوا و سەری یەکێتی بخوا کە دووبارە ئەگەڕێنەوەوانێ جینۆساید و کۆمەڵکوژی ئەوجا ببینەوە دوو ئارەشەڵی زمانکەین و تەعریب و دەی ئەنفال و دەی یاڵا مادەی 140 نامێنێ و تۆسە شەڕ لەسەر کردکۆ کاتە شەڕ لەسەر شکێمحێدین و ئابلاخ و قەڵات و وا نابێت یعنی شەڕی شتێک نامێنێ کۆڵانێک خوام کۆڵانەی کورد بوو خوام کۆڵانەی یعنی کەیتۆ ناو گێژا و ناو فەلاکەتێک ینی بەداخەوە
ئەتوانم بڵم هیچ گەمژەیەک لە دنیای ئەوەندە گەمژە نییە کە ئەو کارە ساتە بەسەر کوردا بێنە بەڵام پارتی دیموکراتی کوردستان زۆر لەوە گەمژەتر بەسەر گەلی کوردیە. بەڵێ دوایین پەیامەوەگرم دوان پێمەوەیە هیواخوازم کە ئەم ساڵێکی قورس و زەحمە دەبێت بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی بۆ باشووری کوردستان دەوڵەتی تورکیا هێرشەکانی فراوانترەکەوە حکوومەتی عێراقی بە پاڵپشتی ئێرانی فشارەکانی بۆ سەر هەرێم زیاترەکەوە هاوکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەردوو لا زیاترە بێت بۆ جاری وا هەیە وازانێت دوژمنەتی عێراقەکە بەڵام بۆ دوژمنەتیکردنی هاوکاریی گەورەیە کاکەوتانێ بیانوێدا بەدەستەوە کە بۆ شازە لە ڕێکراندۆما بیانویدا بەدەستەوە 150 خاکەی لەدەستدا بۆی لەبەرەوە ساڵێکی قورسە بێ هیوادارم گەلی کورد تاچی گەلی کورد تێڕوانینی خۆی بیری خۆی ورتر بکاتوانێ و هاوکات شەبێتەوە لە بیر نەکەین تێکۆشانمان بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ فراوان و فراوانترکەین چونکە چارەسەری پرسی کوردە چارەسەری دۆزی گەلی کوردەوە چارەسەری هەموو ئەو گەلە بندەسانێکە لە ڕۆژهەڵاتی ناویندا بەو دەوڵەت نەتەوەی کە بەسەریان سەپاندۆ لەلایەنی لیز و فاشستەکانی دنیاوانەیە بۆیە چارەسەرێکی گەورەیە ومێدوم وایە کە ئەم ساڵ بە ئازادی جەستەی ڕێبەراپۆ بتوانین تەواوی ئەم پرسانە چارەسەرکەین و ڕوبەڕووی تەواوی ئەو داگیرکاریانە ببینەوە کە لەسەر گەلی کورد و گەلانی ڕۆژهەڵاتی ناوین هەیە. هاوڕێکاروان ڕۆژنامەنووس دووبارە سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆم دەکەن. بەڵێ بەڕێزان زۆر سوپاس بۆ ئێوەش تاکو هێستا بیستەرما بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.